سڵاوتان لێبێت. لەگەڵ کۆتای هاتنی ئەرکەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا خۆبەخۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێتە کاربەڕێکرد، واتە لەمە دووە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم وەکو حکوومەتێکی کاربەڕێکار مامەڵە دەکات، وەکو چۆن خولی پێنجەمی پەرلەمان با بڕیارێکی دادگای فیدراڵی عێراق کۆتایی بەکارەکانی هێنرا بە هەمان شێوە و هەر بە بڕیاری دادگای فیدراڵی حکوومەتی هەرێمیش دەبێتە حکوومەتێکی کاربەڕێکرد. بەگوێری ئەم نووسراوی دادگای فیدراڵی عێراق کە ئێستا لەسەر شاشەکەەوە دەردەکەوێت، ئەگەر هات و پەرلەمان هەڵوەشایەوە ئەوە حکوومەتیش دەبێتە حکوومەتێکی کاربەڕێکرد. نووسراوەکەی دادگای فیدراڵی عێراق ئیمزای جاسم عەبود سەرۆکی دادگاکەی بەسەرەوەیە و لە 7/5 2022 بۆ سەرۆکاتی کۆماری عێراق نێردراوە لە سەردەمی بەرهەم ساڵحدا. دادگای فیدراڵی لەو نووسراوەدا وەڵامی نووسراوێکی سەرۆکاتی کۆماری داوەتەوە کە داوای لێکردووە دەستەواژەی حکوومەتی کاربەڕێکەریان بۆ لێک بداتەوە. دادگای فیدراڵی لا وەڵامدا و با پشتبەستن بە مادەی 64 دەستوری عێراق ئاماژەی بەوە داوە کە حکوومەت لە دوو باردا دەبێتە کاربەڕێکرد. یەکەمیان ئەگەر هات و سەرۆکوەزیران لەلایەن پەرلەمانەوە متمانەی لێ سەنرایەوە، دووەمیشیان ئەگەر هات و پەرلەمان هەڵوەشایەوە. ئێستاش کە کارەکانی پەرلەمانی کوردستان کۆتایی پێهێنراوە کەواتە حکوومەتی هەرێم وەکو کاربەڕێکەر مامەڵە دەکات تاوەکو ئەو کاتەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت و متمانە بە کابینەیەکی تازە دەدرێت. دادگای فیدراڵی هەر بۆ هەمان مەبەست لیژنەی تایبەتی پێک هێناوە و بڕیاری ژمارە 121 ساڵی 2022 لەو بارەوە دەرکردووە کە تێیدا بە وردی باسی لە حاڵەتەکان کردووە. هاوکات ئەوەشی ڕوون کردوتەوە کە حکوومەتی کاربەڕێکرد چییە و دەسەڵاتەکانی چین. بەگوێرەی بڕیارەکەی دادگای فیدراڵی حکوومەتی کاربەڕێکار لە خزمەتگوزارەکانی بۆ هاوڵاتیان بەردەوام دەبێت، بەڵام ناتوانێت ئەو بڕیارانە بدات کە کاریگەری گەورەیان لەسەر داهاتووی وڵات هەیە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە، وەکو چۆن بۆی نییە پرۆژە یاسا پێشنیاز بکات، ناشتوانێت گرێبەستی قەرز ئیمزا بکات، ناتوانێت پلەی باڵادا بمەزرێنێت یان هەڵی بۆشێنێتەوە، دەسەڵاتی ئەوەشیان نابێت هەیکەلی وەزارەت و فەرمانگەکان دابڕێژنەوە.